ئێمەش بۆ نانی ژن و مناڵمان ئەوەکەین و بۆ دڵخۆشی خەڵک. ئەنا شاید من لە دەرەوەی کلیپەکانم عزیز وەیسێکی تر بم ئێمانە هەر هەیە دەیتر بینی خۆمان وێنە خوا کولاڵێم کردنشکانیم نەوین و باڵێم وە ساڵێ جارێم بڵاو لێ بێ شەوی سەری ساڵە و ئەچینە ساڵی نوێ من دەیم ئەو پرسیارەکەم ساڵی 2020 چۆن بوو بۆ تۆ؟ وەڵی ساڵێکی باش بوو بەعام بە کەمێ ناخۆشی لەم ئاخرەوە بوو بەهۆی ئەو لافەهۆی چەمچەماڵ و دەوروبەر بۆ من هەرەوە کەمێ ناخۆشی بۆ نالەخوا بەزێ ساڵێکی باش بوو دەستکەوتی گەورەی تیا بوو لەخۆ هەمیشە هەیە دەستکەوت باش لەخوا وەرهەمی هونەری و چۆن بوو لە 2025 من جگە لە 25 و 26 و 24 و 23 بۆ نییە من هەمیشە بەرهەمی هونەریم هەیە چون هونەرمەند ئەگەر شتی تازەی نەبێ بەڕاستی ئەمرێ چون هونەرمەند زۆر لە ساعەکە هەیە شە تۆ بەردەوام ئیشی تازە بکەی بۆیە هەمیشە بۆیت لە ناوبانگت بێ بەنیازی چی وە ساڵی تازە بۆ 2026 ساڵێکی چۆن بێ؟ ئینشەڵە ساڵی خێر و خۆشی بۆ هەموو کورد بێ نەتەنیا بۆم بۆ هەموو کوردستان وێ بۆ چوار پارچە کوردستان ئێمەش وەکو خەڵکی تر حەزەکەین لە خێر و خۆشیابی. پێرێ گۆرانێکتان بڵاو کردەوە لەگەڵ هونەرمەند هەمی عوسمانە کاردانەوەی خەڵک چۆن بوو بۆ گۆرانیە؟ وەڵا زۆر باشە چون منەوە باز لەوە کەم کە جوانەکانی خۆمان لە ئەوروپا زەواج نەکەن بێنەوە کوردستان لەسەر ڕسومی کۆن و ڕسومی باو باپیری خۆمان ئەمەی ئەو ڕسومی خۆمانە هەر بمێنێتەوە گۆرانەکە زیاتر باس لەوە کە زۆر سپاسی مازیار پایەخی ژەکەم کە ئەو هونراوی بۆ مندانە ئەو شاعیرەی کە تا ئێستا خۆی دەرنەخستووە ئافرین هەروەڵڵا زۆر سپاسی نیازی دەریخی لەگە خۆتە؟ ئەیێنم بۆ ساڵی 2026 حرەکەی تازە چی و هەیە؟ من تقریبا 8 گۆرانی تازەم هەیە بەس گۆرانیەکان وەکو جاران خۆ دەزانی وەکو سیدی ناتوانین بڵاوی بکەینەوە دانەدانە من گۆرانی بەسەوت بڵاو ناکەمەوە چون گۆرانی بەسەوت بڵاو بکەیتەوە ناڕواتە ناوی خەڵک بە کلیپەوە بڵاویەکەمەوە ئینشەڵا بۆ ساڵی 2026 بتوان 4 تا 5 کلیپ بکەم. من مەبەستم حرەکە گۆرانی نەبوو حرەکانی کەیکەیمانە هەر هەیە دەیتر ئەزانی چۆنە بەڕێی من گۆرانی بێژ چالی چاپلی قسەی جوانەکە هێژێ ئەگەر بزانن بۆ نانی ژن و مناڵم خۆم ئەەکەم بە دەڵقەک هەرگیز بە دەڵقەک ناکەنن ینی بە هەرەکانی منە ناکەن ئێمەش بۆ نانی ژن و مناڵمان ئەوەکەین و بۆ دڵخۆشی خەڵک ئەنا شاید من لە دەرەوەی کلیپەکانم عزیز وەیسێکی تر بم وەلی ئەوە بۆ دڵخۆشی خەڵکە بەڕاستی لە ساڵای ڕابردووە گۆرانی هەرمی و هەڵوژۆ قەیسی ئەمە کاردانەوەیکی زۆری هەبوو تا ئێساش ئەمە ماوەتەوە تەمەنی زۆر درێژ بۆم گۆرانیە و بەنیازی گۆرانیشی لەو شوێنیت؟ ئینشاءڵڵا ئەوە کوڕێکی گۆرانوێژی خۆمان کە بە لە ئوتریشە دارین ئەو گۆرانیەکەی هەرمی هەڵوژۆ قەیسی منی وتووەتەوە تازەی کردووەتەوە زۆر سپاسی یەکەم و دانیشتنێکیشمان بوو لە تێکیە ئیجازەی لە من نەگرت بوو دانیشتنێکمان بوو لەگەڵیا کە ئەم بەرهەمە چۆن بڕات و چۆن بڵاو بێتەوە و داهاتی چۆن بێ و لە ئایندەی چاکە بەنیازی ئینشەڵڵا کارێکیش لەگەڵەوە بکەم بە زمانی ئوروپی و کوردیەکەی خۆمە ینی دوو زمان تێکەڵاوەکەی ئینشاءڵڵا زیاتر لە هەولێری کەمتر لە سلێمانی بۆچی؟ من کە بێم خۆ دەزانین لەم سنوورم لێرەوە ئەڕۆم بۆ هەولێر چون من ماڵێکم لەوەیە لە هەولێرە جاروبار بڕۆم مەسەلەن خۆ دەزانێ نابێت بینی خۆمان وێنە قوربانت بۆ لە ساڵی 2025 بابەتێک بڵاو بۆ تایبەت بۆی کە عەزیز وەیسی دەستگیر کراوە ئەم بابەتە چی بوو؟ ئەوە اینی زمانی شۆڕشی ژینا بوو من دوو ڕۆژ بازاش کریان بە قەوڵی ئێرانیەکان ئیتر ئەوە هەمتر تازەیان کردووە بۆ ئەویانە لێداوە تازەیان کردووە ئەنا من هەرو یەک جارە گیرم من دایم پرسیارێکم هەیە ئەڵێم چەند دەست جلی کوردی هەیە تۆ چەند دەستە هەیە؟ من تقریبا شاید من ئەیان فرۆشم ئەیدەمە کاری خێرخوازی زانی لە ئینستاگرامە داینم کە جلەکانم گەیە 100 بۆ 120 ئەوانە لەگەڵ جاکەت و پانتۆڵیشم زۆر ئەسیێنم ئەیان کەمە 150 120 ئەیان فرۆشم
500 میلیۆن کۆکەمەی ترێکمە ئەش خێرخوازی ئیسا دەوری سەدانەیەکمە یاست 100 دانەوە هەیە بەڵێ ئێستا. بەڵێ ئەمە چ ستایلێکە؟ وڵا ئەم سایلانە خۆم دروستیەکەم مەسەلەن بازی سایتەکە مەسەلەن یەکێکیانم ئەوە جلی عەزیزوەیسی هەیە بەد قوباتخانیم هەیە چون هێمە لە گوندەکەی هێمە دەڕنا من لێ لەدایک بووم هێمە جافین بعد قوباتخانیش لە دەڕنەوە ئەو ختا حکمی کردووە خانەی قوبادی دەڕنەیە وەلی دیوانە دەڕنەیە خەڵکی گوندەکەی منە ئیتر ئەو ناوی قوباتخانیمە ناوە لە جلێکی خۆم جلێکی تایبەتی خۆم بە ناوی قوباتخانی قوباتخانیەوە. شاڵ زۆر لە بەرەکەی زۆرم نییە هەشت دانم هەیە دێ ئەخۆر زین چۆن ئیسا دەرەکەوی بە ئەم جلانەوە ئیتر ئەشێر بە جلێکی ترۆ دەرکەویتەوە ئەوە هی منی زوو دەرەکەم ئەبێ زوو جلەکانم بگۆڕم. ئەم شەو چیم پێشەشەکەی شەوی سەری ساڵە من گۆرانی زۆر حاضر خۆ دەزانی گۆرانی تر بە جەوەکە ئەنوار من و کە جە و گەرمی ئیتر گۆرانی لەبەرەوە بە دوایەکە خۆی گۆرانیەکان دی ئەو ئەوێژە من سەرەی منەوەژە سەری منەوەژە سەری من و گۆرانەکان زۆرن لەخوا بە زیاوی پێشەشی منەکەی لێ هەرچی جەنابەت من گۆرانی خواکەی کولاڵم پێشکەشتەوەکەم باشە. خواگەی کولاڵێم کردنشکاریم خواگەی کولاڵێم کردنشکاریم نەوین و بەڵێ وە ساڵێ جارێم نەوین و بەڵێ وە ساڵێ جارێم وە کلێک لێدن بینیە لە چاو جە حەو دەوڵەتن دەرچووە ناو ئەیش پێشکەش تۆ زۆر سپاس دەکەم. جا شتێک لە بیرمان ناچێ من ئەم ساڵ 6 ئاهەنگم کرد لە ئەوروپا وتم سپاسی کوردانی تاراوگە بکەم کە زۆر پێشوازی باشیان لێ کردم کوردانی هێلسینکی و دەوروبەر کوردانی بەرلین و دەوروبەر کۆڵنی ئەڵمانیا و دەوروبەری شتوتگارد و دەوروبەری ئەڵمیرەی هۆڵەندا و دەوروبەری ئۆتریش ڤیێنا و دەوروبەری زۆر سپاسیانەکەم کە پێشوازی باشیان لێ کرد. لە یەکێک لە گەشتەکان تا بە ئەوروپا شەبیهەکەی خۆ تێبینی ئەوە پار ساڵ بوو عەزیزوەسی بەسینی ڕۆیتە سەیدەلیەک ئەژێ عەسڵەکەمانیە بەس مشابەی ئەو حەبمان هەیە وەڵا برادەرمە ئەی بینم جار تا بڕۆم بۆ ئاهەنگەکان تێت بۆ ئاهەنگم دەنگی خۆش نییە لە بری خۆ بینێری بۆ ئاهەنگەوەڵا بەداخەوە کۆتا پرسیارم بەنیازنی بەرهەمێکی نوێ لەگەڵ بووکەکە تا بڵاوکەیتەوە دووسێ گۆرانیمان حازرە دووسێ گۆرانی حازرە بەس ناوی گۆرانەکان نایژم چون ئینشەڵا شتێکی باش سێ گۆرانی هەڵپەرکێمان حازر کردووە بتوانم تا هەر سییانیان نەتوانم کلیکۆم دوانێ هەرتوانم کلیک ئەی باشە کوڕەکەتێت چۆن فێری گۆرانیتن نەکرد دەنگی خۆش نییە وەڵا دەنگی خۆش نییە ڕنەوەڵا دەنگی ئەڵێ کڕکڕێ ئاسیاوە زۆر سپاسیەوەی ژەکەم ئەوەی زۆر عەزیەتە کێشن هونەرمەندەکان بەسەرەکەنەوە ئیتر ئێمە پێکەوە جوانین تەواوکەری یەکین 10 ساڵ خۆش ئێمە لە تۆڕی 1964 بەردەوام لە خزمەتی هەموو هونەرمەندانین بەبێت جیاوازی 1964 سڵاوتان لێبێت.